نەوشیروان خالید ماوەی چەندین ساڵە ئاژەڵدارە، بەڵام نیگەرانە ماوەی 3 ساڵە ئەم مەیدانیان بۆ دروست کراوە، بەڵام لە بۆنە و جژنەکاندا بەتایبەت قوربان چۆڵە و مەیدانی کاتی دروست دەکرێت و کڕین و فرۆشتن لە مەیدانەدا ناکرێت. ئارە وەڵا لە هەموو کاتەکانی کە شەعاوات چۆڵ بۆ ئیسا و ئانی کەسێکی وای لێنێ و پەڕێگەر 5-6 نەفەری لێبێ هەر ئەوەیە. بەڵێ ئەمانەی کە ئاژەڵ بەخێوەکەن ئەمانە خانیان پێدراوە لێرا بۆ خۆیان ئاژەڵی خۆیان بەخێوەکەن و تا حەدی کەم کڕین و فرۆشتنی خۆیانەکەن لێرە. وڵی تقریبان لەوانەیە ئەوەی خانەکەی بێدراوە تقریبان بڵێن بەخاپ 50 خان زیاتر تەوزیع کراوە، بەس ئەی وایە تەوزیعکراوە بە حەقی خۆی وەری نەگرتووە، ئەوانش ناڕازین لەسەر ئەوە ناڕازین. وڵی داواکاریمان ئەوەیە ئەنی ئەو خەڵکەی لە قوربانانەوە تقریبان 2 قوربانە شوێنمان بۆ دیارەکەن بە ناچاری شوێنەکان ینی شوێنی ئەوە نییە، بەس ئەگەر ئەو خەڵکە شوێنی بۆ دیارەکە جەنابی قایم عام شارەوانی پێ بڵێوەرە بۆ مەیدانەکە بە ناچاری بێتەوە بە مەیدانەکە لێرا مەیدانەکە بێ بە مەیدانێکی ڕسمی و هیچ کێشەیەکی نابێ. بەپێی بەدواداچوونی پەیام نزیکەی 50 خان دراوە بە ئاژەڵدارەکان و نیگەرانی قەسابەکان لە بێشووینی داوای کردووە مەیدانەکە جموجوڵی کڕین و فرۆشتنی تێدا ئەنجام نەدرێت. شارەوانی ئەڵەبجەش قسەی خۆیان دەکەن. عادەتەن لەو بۆنە ئاینی و کۆمەڵەتەنە بەتابەت جەژنی قوربانی پیرۆز تۆزی کۆنتڕۆلکردنی ئاژەڵ ناڕەحەتە لەبەرەوەی کابرا بۆ کڕینی یەک ئاژەڵ ناچێتە ئەو خوارەوەڵێ ئەو لادەی نزیک خۆمانیا ئەو ماڵی نزیک خۆمان ئاژەڵ هەیە لەوێ ئەیکڕم هەنێجار ئەو شتانە دروستە بێت لەوانەیە وا بزانێت کە شوێنی ئاژەڵ فرۆشتنمان هەیە، بەڵام ئەو بابەتانەی وای کردو کە شوێنی کە دابینکەین بۆ ئاژەڵ فرۆشان دابینکردنی ئەو شوێنە کاتیانە تەنها بۆ ڕێخستنی ناوبازارە و ئەوەیە کە ئاژەڵ نهێنرێتە ناوبازار. هەموو پارێزگای ئەڵەبجە تەنیا ئەم مەیدانە فەرمی هەیە و لە دوو ڕۆوە گرنگی پێنادرێت. نیگەرانی قەسابەکان لە پێنەدانی شوێن و خانەی تایبەت و لەلایەکی دیکەوە نەبوونی خزمەتگوزاری پێویست و بەرەو پێشبردننی مەیدانەکە لەلایەن حکوومەتەوە بەوەش ئاژەڵدارەکانی ناوچەکەی ڕوبەڕووی زیان کردووەتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.